لە درنگانی شەو لە بەغدا خەبەریان داینێ کە ئەو پشکە زیادەی کە بەبەر هەرێمی کوردستان دەکەوی لە سنووری 2000 کەس دەبێتن. ئەو پشکە زیادە پێم خۆشە وردەکاریەکانی بخەمە بەردیدی هاوڵاتیان، ئەو هاوڵاتیانەی کە لە کاتی خۆی لە پشتی ڕئیسی ناویان هەبووە بەڵام مودەکەیان تێپەڕیە کە 20 ڕۆژ بوو نەیانتوانی بێن ئامادە بن لەبەر هەر هۆکارێک بن کە مامەڵەی خۆیان بکەن و سەفەری حەج ئەنجام بدەن. تەبیعی ئێمە نەمانتانی بەردەوام لە سەریان ڕاوەستین. دوای ئەو مودەیە ئێمە قەتعمان کرد و ئەوان تەقریبەن بێبەش بوون لە سەفەرکردن. ئێستا ئەوان دووبارە دەتوانن سەردانی بەڕێوەبەراتیەکانی حەج و عومرە بکەن لە پارێزگاکان، هەر لەو کاتەوە دەتانن بچن مامەڵەی خۆیان بکەن و ئەلحەمدوللا سەفەری خۆیان ئەنجام بگەێنن. خۆتان دەزانن لە کاتی خۆی کە لە 2017 تیرۆپشک ئەنجام درراوە لە بۆ ساڵانی 17 و 18 و 19 ئێمە یەدەجێکی زۆرمان هەیە. ئەو یەدەگانەش بە پێی توانا وەختە دەتانم بڵێم کە زۆربەی هەرە زۆری لەسەر ڕاستبارەی جەنابێ ئەو یەدەگانش لە دوای ئەو کۆنگرەوە دەتوانن بچن سەردانی بەڕێوەبەرەکانی حەج و عومرەی پارێزگاکان بکەن و مامەڵەی خۆیان ڕاهی بکەن و پارەی بدەن و سەفەری حەج ئەنجام بدەن. خەڵکانێکی زۆر لە بنەماڵەی سەربەرزی خانەوادەی سەربەرزی شەهیدان یا پێشمەرگەی دێرین یا لەبەر هەر سەبەبێکی کە عوزرێکی زۆر مەشروع بی ناوی خۆیان لەلایەن نووسینگەی جنابی وەزیرۆ تۆمار کردووە. تەبیعی ئەوانە دیراست دەکرێت و فەرز دەکرێت ئەوەی زۆر بەکەلک بێ، ئەوانیش هاوکاریەکی جدی دەکرێن بە پێی توانا هەرچەندی لە توانادا بێتن سەفەرەکەیان بۆ ڕاهی دەکرێت. خۆتان دەزانن لە ساڵانی ڕابردوو پشتی بازرگانیمان هەبووە و بڕەکەشی 8,000 دلار بووە، 80 وەرەقە بووە. ئەو سار جەنابی وەزیر ئەمری کرد کە ڕێژەی لە 35 تا لە 140 ئەو ڕێژەیە بکرێت بە بازرگانی، بەڵام لەبەروەی کە زۆرترین هاوڵاتی سوودی لێوەربگیر بۆیە جەنابی وەزیر ئەمری کرد کە تەنها 65 وەرەقە 65 یعنی 15 وەرەقە 1500 دلار لە نرخی پارکەم بکرێتەوە. هەر هاوڵاتیەک بە 65 وەرەقە تەنها بەس سەفەری پشتی تیجاری بکاتەوە.